پێم وایە ئەگەر ئێمە ڕازی نەبین بە هیچ کامێک لەم قانونانەی کە ئێستا ئیشەکە لە یاساکانی شەریعەتە چ لە کوردستان و چ لە عێراقا، ئەو کاتە ئەبێ خەبات و کاری ئێمە کارێکی ڕۆژانە بێت، ئەبێ بەشێک بێ لە کارەکانمان چۆن بەیانیان هەڵەستین، ئەچین بۆ دائیرە، ئەچین بۆ مەعمەل، ئەچین بۆ کارێک ژیانی کۆمەڵایەتی، ئاواز بەشێک بێت لە شوێنی کارمانە، لە ژیانی کۆمەڵایەتیمانە، لە کۆڕ و کۆمەڵایەتەکانمانە، لە خێزانەکانمانە، لە خزم و کەس و کار و لەگەڵ کچەپور و خاڵ و مامەکانمانە، باسێک بێ لە باسە سەرەکیەکانمان. تەنها شتە لاوەکیەکان باز نەبێت ڕۆژانەکە تەنها باسی هەنێشتی لاوەکی نەخێر، بۆمان زۆر زۆر گرنگ بێ کە ئەبێت شکۆی ئینسان بگەڕێتەوە، ئیرادەکانمان بگەڕێتەوە، ئێمەش ئینسانین، بۆچی بەو جیاوازێ گەورەیە قایل بین؟ ئایا ئەمە ئیهانە نییە بە ئێمە ئەکرێ لە کاتێکا لە هەمان کارگەیە کار ئەەکەین، هەردووکمان 8-9 سەعات کارەکەین، 10 سەعات کارەکەین، بەڵام لەبەر ئەوەی کە سوڕی مانگانە هەیە بۆ ژنان، لەبەر ئەوەی کە ژنان ناچارە ئیجازەی دووگیانی وەرگێ، لەبەر ئەوەی کە ژنان لەباری فیزیکیەوە هەندێک جار قووەتەکەی کەمترە لە حاڵەتێکا کە باری مێشک و بیرکردنەوەکەی لەوانەیە زۆر زۆر باشتریش بێ، لەو حاڵەتانەیە هیچی ئەمانەی بۆ حساب نییە، فەرقێکی زۆر گەورە ئەکرێ لەگەڵ پیاودا و کرێکەی کەمترێکە لە پیاو، موچەکەی کەمترێکە لە پیاو. ئایا ئەمە ئیهانە نییە؟ ئەبێ ئەمە باس و کۆڕ و کۆمەڵەکانی ئێمە بێ.